لە دوای کۆتایی هاتنی جەنگی داعش پرسی دیاریکردنی چارەنووسی بێسەروشێنبووەکان و گەڕانەوەی ئاوارەکان بۆ جێدی خۆیان پەرە دەسێنێت. سەرۆکی لیژنەی نێودەوڵەتی خاچی سووریش ڕایگەیاند پێویستە چارەنووسی ئەو سەدان هەزار هاوڵاتی عێراقی کە بەهۆی چەندین دەیە لە شەڕ و ئاڵۆزی بێسەروشێن بوون ئاشکرا بکرێت. پیتەر ماورێر سەرۆکی لیژنەی خاچی سووری نێودەوڵەتی کە چەند ڕۆژێک لەمەوبەر لە میانی سەردانێکیدا بۆ عێراق پارێزگاکانی مووسڵ و بەغدا و هەولێری بەسەر کردەوە ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و دەڵێت بۆ ئەوەی عێراق بتوانێت لاپەڕەی پڕ لە توند و تیژی ڕابردووی بسڕێتەوە بنیادنانەوەی پێکاتی کۆمەڵایەتی وڵاتەکە پرسێکی سەرەکیە و هێشتا زۆر ڕێگری هەیە کە ڕێگە نادەن ئاوارەکانی عێراق بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان بگەڕێنەوە. سەرۆکی لیژنەی خاچی سووری نێودەوڵەتی باسی لەوەش کردووە ململانەی زۆر ڕوبەڕووی سەرجەم پارێزگاکانی عێراق دەبێتەوە سەرەڕای ئەوەی زیاتر لە ساڵێک بەسەر کۆتایی هاتنی ئۆپەراسیۆنە سەربازەکان تێپەڕ دەبێت بەڵام 1,800,000 کەس هێشتا لە نێو عێراقدا ئاوارن. بەم پێیەش لە هەر سێ هاوڵاتیەک کەسێک ئاوارەیە و لە کەمپەکان ژیان بەسەر دەبات. پیتەر ماوریەر ئەوەشی وتووە ئەو وێرانەیی عێراق بەخۆیەوە بینیوە ڕاشڵەکێنەرە بەڵام ئەوەی زۆر ڕوون نییە ئەو بریندارانەیە کە ئەو وێرانەیە خستوێتیەوە. ئەگەر عێراق بیەوێت لەسەر قاچەکانی ڕابوەستێت پێویستە کۆمەڵگا کار بۆ بەدیهێنانی ئاشتەوایی لەگەڵ گرنگتیکردنی گەڕانەوەی ئاسایش بکات. سەرۆکی لیژنەی خاچی سووری نێودەوڵەتی لە درێژەی قسەکانی داوتوویەتی پێویستە ڕێوشوێنی گونجاو بۆ گەڕانەوەی ئاوارەکان بۆ ناوچەکانی خۆیان بگیرێتە بەر بەڵام ناکرێت بەبێ دابینکردنی شوێنی نیشتەجێبوونی گونجاو و خزمەتگوزاری بنشینەی بۆ ئاوارەکان وەکو ئاو و چاودێری تەندروستی و دەرفەتی دەستخستنی بژێوی و ئاسایش و نەهێشتنی پاشماوەکانی جەنگ لەم کارەدا پەلە بکرێت. پیتەر لە درێژەی قسەکانیدا لەو ڕاگەیەندراوەدا ڕوونی کردوێتەوە خێزانەکان خانۆکانیان لە پاشماوەکان خاوێن دەکەنەوە و چەندین کەس لە لای ڕاستی مووسڵ دەستیان بەکردنەوەی دوکان و نووسینگەکانیان کردوێتەوە. سەرۆکی لیژنەی خاچی سووری نێودەوڵەتی لە 1 بۆ 4 ئەم مانگە سەردانی عێراقی کردو لەگەڵ هەرێک لە سەرۆک وەزیران و سەرۆک کۆمار و سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆبوویەوە و ئامادەی و بەردەوامی ڕێکخراوەکەیانی بۆ هاوکاری ئاوارەکان و ئاوەدانکردنەوە و سڕینەوەی پاشماوەکانی جەنگ نیشان داوە. بەهۆی جەنگی دژی داعش و چالاکی گروپاتون ڕۆوەکان و ململانێ مەزهەبی و نەتەوەیەکان تا دێت ڕێژەی بێسەروشێنبووان لە عێراق بەرز دەبێتەوە. لە ئێستاشدا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک لە پەیجێکدا لەژێر ناوی پەڕەی ناسنامە و بەڵگەنامەی هاوڵاتیانی بێسەروشێن و ونبوو لە عێراق هاوڵاتیان بە مەبەستی دیاریکردنی چارەنووسی کەسوکاریان وێنە و بەڵگەنامەی بێسەروشێنبووەکانیان بڵاو دەکەنەوە.